سڵاوتان لێبێ ئازیزەکانم، هیوادارم زۆر باش و لەش ساغ بن. ئەم یەک دوو بابەتەش هەر ڕێزمانە خوێنین بۆی کە ڕێزمانەکە تەواو بکەین، چونکە یەکەم ساڵتانەوە گرنگە ڕێزمان هەموو باشەکانی بخوێنن و کەمیشمان ماوە. بابەتی پێشوو لەسەر هاوڵکار وەستاین، وتمان کە جیاوازی لەگەڵ هاوڵناوە ئەوەیە کە هاوڵناو وەسفی ناوەکە، بەڵام هاوڵکار وەسفی کارێکەکە. ئەمان هاوڵکارەکە بوو، ڕایانانەکان خۆشتان شیکارتان کرد. ئەم بابەتەیان لەسەر ئامڕازی پەیوەندیە. هەموو ئەو بەشانی پێشوو کە خوێنومانە هەوڵ دراوە ڕستەیەکی ئاسایی کە ئێمە ڕۆژانە هەزاران ڕستە بەکارێنین ڕوونی بکەنەوە کە کامە چییە. بۆ نمونە تۆ کاڵەی من نانەخۆم، تۆ ڕەنگە ڕۆژانەم ڕستەیە بەکاربێنی، ئەزانی کە من ئێستا جێناوە، ئەمە جێناوەکانمان خن، ئەزانی نان ناوە، دەخۆمیش ئەویان دواتر ئەیخوێنی. بەڵام ئیتر هەندێک ڕستەی تری ژێتە پێشەوە کە تا ڕادەیەک زۆرتر و ئاڵۆسترە، یان لە ڕستەیە بەشێکی تر بەکارهێنرێ کە وشەیەکی تەواو نییە، بەڵکو وشەیەکی کورتە. توانین وەکو وشە مامەڵەی لەگەڵاکەین، بەڵام وشەکە زۆر کورتە و ئێمە پێمان وایە مانای نییە، بەڵام خۆی بەتەنیا مانای نییە، خۆی بەتەنیا بەکاربێنین، بەڵام لە ناو ڕستەیە مانا دروستەکات و ئەرکی هەیە. بێگومان بەبێ ئەرک ئێمە ناتوانین بەکاری بین. ئەویش ئامڕازی پەیوەندیە. سەیری ناوەکەی خۆیکەین. ئامڕازی پەیوەندی. ئامڕاز یانی چی؟ یعنی شتێک کە بەکارهێنین بۆی ئامانجێکمان دەستکەوێ. ئامڕاز ئەمە ماناکەیەتی بۆ نەک تەنها لە ناو ڕێزمانە. ئامڕاز یعنی بەکارهێنانی شتێک بۆی شتێکی تر بەدەستبێنی. بۆ نمونە تۆ دەستگرێک بەکارهێنی بۆی دەست نەسووتێ قابلەمەکەی پێڵاگری، یان بۆ نمونە تۆم لە سیرکەن کە لە نانەوە خانە ئەوانە شتێک بەکارێنن بۆ ئەوەی دەستیان نەسووتێ سەمونەکەی پێ دەرکەن. گۆڵچیە کە لە یاریەکە دەستکێشێکی لە دەسایە بۆی کە تۆپەکە بەریکە و ئازاری نایە. ئەم دەستکێشە چیە؟ ئامڕازە. بۆ چ ئامانجێک ئامڕازە؟ بۆی کە دەستی ئازاری نەگا. ئامڕازیش ئەوەیە تۆ بەکارهێنی شتێکە بەکارهێنی بۆی ئامانجێکی تری لێ بەدەستبێنی. ئامڕازی پەیوەندی کاو خۆتان وشەیەکە بێگومان نەیزان، ینی بەستنی پەیوەندیەک یان سیفەتێک یان هاوڕێیەتیەک لە بینی تۆ و شتێکی ترە. ئەیتر ئەو شتە هەیە بێگیانیشە. بۆ نمونە هەیە لەگەڵ گیتارەکەیە، لەگەڵ پیانۆکەیە، هەیە لەگەڵ کتێبخانەکەیە. ئەوەنەی خۆشەوەیە ئەڵێ وەکو باشترین هاوڕێم وایە. بۆی ئامڕازی پەیوەندی ئەو وشەیە یان کە لە ڕستەیە هەیە پەیوەندی دروستەکە لە بینی وشەکانە. بۆ نمونە ئەم سێ ڕستەیە. ئاسکە دەستی بە سابوون دەشوات. ئێمە وشەی ئاسکە ناوە، دەست ناوە. بە ئەمە ئامڕازە پەیوەندیەکەیە. باشە؟ بە وشەیەکی کورتە. تۆ ئەگەر بەتەنیا بڵێی بە مانای نییە، بەڵام کە لێرە ئەگەر بە لابەی ئاسکە دەستی سابوون دەشوات، هەستەکەی ناتەواوە، هەستەکەی ناڕێکە. بۆیە بێ ئامڕازێکی پەیوەندی هەبێ بۆی ئەمانە بێکەوە ببەستێتەوە. لە ڕستەی دووەمە نارین لە باخچەکەدا یاریەکات. نارین ناوە لە، ئەمەشیان ئامڕازی پەیوەندیە. تۆ بەتەنیا ئەگەر بڵێ لە مانای هەیە نە، بەس لێرەیە ئەرکێکی هەیە. ئەرکەکەش چییە؟ ئەم لەیە ئامڕازی پەیوەندیە. ئەتوانین بڵێ نارین باخچەدا یاری دەکات؟ نە، ڕستێکی ناتەواوە. ئەگەر یەکێکم قسەیت پێ بڵێ تۆ سەکەی کورد نییە، ئینگلیزیێکە، عەرەبێکە کە کوردی باش نازانێواڵە. لە ڕستەی سێمە هەژار بۆ هەولێر دەچێت. بۆ ئەگەر بڵێ هەژار هەولێر دەچێت شتی وە ممکنە، یعنی تۆ تێگەی؟ نە، هەژار بۆ هەولێر دەچێت. کەواتە بە لە بۆ ئەم سێ ئامڕازی پەیوەندیە ئەتوانین لە ڕستەیە بەکاری بێنین بۆی پەیوەندی لە نێوان وشەکانە بەهێزتر بکات و ڕوونکردنەوەی زیاتریشمان بادێت. ئەم سیانە خوێننیەوە. ئەم ساڵەکانی تریژی کە هەیە، بەڵام هەمووی هەر ئاوایە. ئێوە تەناوە نەبزانن
بە بۆلە ئەتوانی ئاوا لە بەریکی ئاسانتر دەرەچێ ها بە بۆلە بە بۆلە باشە ڕەڤەکەشی ئەڵێتی ئەگەر سەرنج بدەینە ڕستەکانی لای سەرەوە بینین لە ڕستە یەکەمدا بە بریتە لە ئامڕازی پەیوەندی وشەی سابوون دەخاتە ناو ڕستەکەەوە ئەو بێ وشی سابوون نەخاتە ناو ڕستەکەەوە ئەتوانی سابوونیش لابێ ئاسکە دەستی دەشوات هەر ئەوەنە باشە بەڵام گەر توێ بڵی بە چیش ئەیشوە لێ بێ سابوون بەکاربێنی ئەبێ بەش بەکاربێنی بۆی پەیوەندی دروستکە لە ڕستی دووەمدا لە بریتە لە ئامڕازی پەیوەندی وشەی بەخچە دەخاتە ناو ڕستەوە بە هەمان شێوە نارین یاریەکات بەڵام گەرتوێ بەدایکت بڵی لێکوێ یاریەکات ئەبێ ئەو لەیەش بەکاربێنی چونکە تۆ شوێنەکەی دیارەکەی هەژار بۆ هەولێر دەچێت لە ڕستی سێمدا بۆ بریتە لە ئامڕازی پەیوەندی وشەی هەولێرە خاتە ناو ڕستەکەەوە بە هەمان شێوەڵی هەژار ئەڕوات ئەچێت بەس گرتۆ بتێ بە برادەرەکەت بڵێ بۆ کوێ چێت ئەبێ ئەو بۆیەش بەکاربێنی ئەوە لێشتان تێک نەچێت ئەو بۆیە وشەی پرز نییە کە ئێماڵین بۆ ڕۆشتیت ئەوە خۆی لە ئەسڵا بۆچییە بۆچی ڕۆشتیت ئاوایە ئەم بۆیان ئامڕازی پەیوەندیە وەکو ئینگلیزەکان لە ئینگلیزیشە فۆر هەیە یان تو هەیە تقریبن بە هەردووماناکەیە ئەلویایە و ناسینیۆشی ئاسانە مەڵن ئێمە چۆن بۆ بەشی پرسیاری بناسیینەوە لەگەڵم ئامڕازە پەیوەندیە بۆ منە لە ڕستێکی ترە کە ئەڵەی کتێبخانەکەم بۆ هاوڕێکەم دروست کرد تۆ ئەگە بەم شێوێ بێڵێ ئەزانین کە پرسیاری نییە تۆڵی کتێبخانەکەم بۆ دروست کرد ئەگەر بەشەی پرسیاری یەکێک لە پرسێ بۆچی کتێبخانەکەت بۆ هاوڕەکە دروستکردیان بۆ کتێبخانەکەت بۆ هاوڕەکە دروست کرد یەکسرە ناسرێتەوە هیچ دوودڵ مەبن لەوەی کە دوانە نەناسن پێناسەکەش یارەوەنێ ئامڕازی پەیوەندی وشەیەکە بۆ دروستکردنی پەیوەندی لە ڕستەدا بەکاردێت هەر ئەوەنە هەموو بابەتەکەمان هەر ئەوەندە بوو ئامڕازی پەیوەندی ئەو وشەیە کە پەیوەندی نێوان چەند وشەیەکە بەستێتەوە بەیەکەوە یان وەک لێرە ئاماژەی پێەیە وشەیەکە خاتە ناو ڕستەکەەوە بەڵامە بێ پەیوەندی دروستکە لە ناویانە باشە ئێستا چەند ڕستێکی تریشتان بۆ نووسم هێنانەوەی ڕستە توانین زۆر بەکاربێنین چونکە بابەتەکە ئاسانە ئامڕازی پەیوەندی بۆ نمونە یەکەمیان بۆ نمونە ئەڵین بە پێ چوون بۆ بازار من بە پێ چووم بۆ بازار بە پێ لەوێ ئەو بەیە ئامڕازی پەیوەندیە بە بەس بە تەنیا بە ئەبێ بە ئامڕازی پەیوەندی نەک بە پێ هەمووی بۆ نمونە لە ڕستێکی ترە گوێزی هەورامان بەدەست دەشکێت ئەمە وەکو پندێکیش بەکارهێنرێ گوێزی هەورامان بە دەست دەشکێت مەبەست لی ینی ئەوەنە ناسکە گوێزەکەیان بەدەست دەشکێت وەکو پند بەکارهێنرێ ئەمە هەندێک جار ئەم بەیە دیسانەوە ئامڕازی پەیوەندیە باشە بە سەهارە ڕۆیشتم بە قەڵەم وانەکەم نووسیوە بە جاڤ نووسیمەوە بە جلی یاریەوە بەشداریم کرد ئیتر هەموو ئەوە ئەوانیت ئێستا خۆت ئەتوانی هەر بەدەمی چەند ڕستێکی تر لەسەر بە بنووسی بۆ نمونە بۆ دووەمیان بە بۆ وەکوچی وەکو با ئیتر وازبین لە ڕستی ئازاد بۆ بازار ڕۆیشت بۆ نمونە ئەڵێم بۆ سینەما ڕۆیشتین یان ئێمە بۆ سینەما ڕۆشتین لێرە دیسانەوە بۆ ئامڕازی پەیوەندیە نەک بۆ سینەما هەمووی بۆ باشە ڕستەیەکی تر کتێبەکەم برد بۆ نمونە لیای هاوڕێم لێرە ئەم بۆیە دیسانەوە ئەمڕازی پێ
بۆ شوێنی تریش بۆ لە ڕستەی کەشاتوانین بەکاربێنی دیسانەوە. ئەوە هیچ ئەو شوێنانێکی بۆیە ڕۆی بۆ بازار ڕۆشتم بۆ باغ ڕۆشتم بۆ کتێبخانە ڕۆشتم هەموو ئەتوانی و ئەمەشیان کتێبەکەم بۆ برد مێزەکەم بۆ برد قەڵەمەکەم بۆ بەر هەر شتێکی تریش بێ دیسانەوە ئەتوانین بەکاری بێنی. سێم لە ژوورەوە دانیشتووم. ژوورەوە دانیشتوم ئەم لەیە بێ بە ئامرازە پەیوەندیەکە. ئیتر ئەمە توانین ڕستەکە درێژکەیتەوە. ئێمە لە ژوورەوە دانیشتوین. ڕستەیەکی تریش ساڵی پار لە هەولێر خوێندم. دیسانەوە ئەم لێیە ئامرازی پەیوەندیە. هەموو بابەتەکە ئەوانەیە خۆشتان توان ڕستیکە بنووسن وەکو وتم ئاواتوان ئاسانتر لە بەریکەن. ئامرازی پەیوەندی بەبۆلە هەر یەکسەر ئاوا بەسەریعی بەبۆلە هەموو سەقایەکی خۆشی تایە و ئەمەتوان ئاسانتر لە بەریکەن. ئیتر خۆشتان ڕستەی تر بنووسن و ڕاهێنانەکانیش شیکار بکەن. هەرم سێ ڕاهێنانەیە ماڵێ ڕستەیە بەکاری بێنەوە ئەوەش دەریەکەیت و ئەوش بۆ شایەکان. هیوادارم بەباشی تێگەیشت بن. سپاس بۆ گوێگرتنتان.